لە دەیەمین ساڵەوە گەڕی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم سەردەشت عوسمان درود و نەمری بۆ ڕوحی پاکی ئەو شەهیدا و هەروەها لە کاتێکە ئێمە ساڵوەگەڕی تیرۆرکردنی ئەم ڕۆژنامە نووسە بڵێن دەکرێتەوە بەداخەوە پاش تێپەڕبوونی 10 ساڵ دەبینێت کەیسەکانی ڕۆژنامە نووسان هەروەکو خۆی ماونەتەوە لە دادگاکانە و هیچێک لە بکوژی ڕاستەقینەی ئەم کەیسانە تاوەکوی ئێستاکە بە سزای یاسایی نەگەێنراون. ئەمە ئەو ڕاستی دەستەلمێنێت کە ئەم دەسڵاتێکە بەڕاستی بڕوای بە ئازادی نییە و حکمی دیکتاتۆری ئەکات بەڵام لەژێر چەمکی ئازادیدا و دەسەڵاتێک کە ڕۆژنامە نووسێک لە پێش حرەمی زانکۆدا بڕفێنێت و جستەکەی بە تیرۆرکراوی فڕێ ببات ئەمە مانای ئەوە ئەگەێنێت کە ئەم دەسڵاتێکی تۆتالیتارە بەو حکمەیە کە دەبینین تاوەکو ئێستاکە بکوژانی ڕاستەقینەی هەر یەکێک لە کەیسەکانی سەردەشت عوسمان سۆران و هەروەها کاوە و هەروەها ویداد ئەمانە بۆ خۆی ئەو ڕاستێ دەسەلمێنێت کە دەسەڵات لەگەڵ دەسڵاتی تیرۆرکردنایە دەسڵاتێکە هەمیشە سەرکوتی دەنگی ئازادی خواز دەکات و لە هەر زیندووترین نمونەدا بینیمان لە ماوەی ڕابردوودا یاخود لە نزیکترین کاتە ڕۆژنامە نووس هێمن مامن تەنها لەسەر پۆستێکی فەیسبوک زیاتر لە 20 ڕۆژ لە گۆشەی زیندانە مایەوە کەواتە ئەم دەسەڵاتە زۆر بەداخەوە دەسەڵاتێکی لەر زۆکە و زۆر لە ڕێی ئازادی خواز و زۆر لە نوکی تیژی قەڵەمی ڕۆژنامە نووسان زراوی ڕۆشتووە و ئەم دەسەڵاتە ئەیەوێت هەمیشە حکمی خۆی حکمێکی تۆتالیتار بەرپا بکات و ناوێت ئازادی بەرپا بێت بەڵام ئێمە دڵنیایی دەدەین بەم دەسەڵاتە کە ڕوحی سەردەشت و سۆران و کاووەدات زیندووە لە نێوەندی ڕای گشتیدا لە هەمان کاتە هیچێک لە کەیسەکانی ڕۆژنامە نووسان بە داخراوی نامێنێتەوە و بە تێپەڕبوونی کات ئەمە ناگەێنێت کە کەیسەکانی ڕۆژنامە نووسان لە نێوەندی ڕای ئازادیدا بمرێت یاخود بە داخراوی و ببێت بەڕابردوو دیارە ئەتوانین بڵێن ئێمە بە حکمی ئەوەی لە پرۆسەی هەڵبژاردنە سەرکەوتوو بوون بە پەرلەمانتار بەڵێنی ئەوماندا و خاوەنی بەڵێنی خۆشمان ئەبین بەڵام لە ساڵی یەکەمی با بڵێن پرۆژێ یاخود لە ساڵی یەکەمی تەشریعی و یاسادانان لە پەرلەمانی کوردستاندا ئەگەر بەراورد بکرێت ڕەنگە کەمترین یاسا و پرۆژە یاسا لە پەرلەمانە دەرچوو بێت ئێمە ئەو پلانەمان هەیە ئەو بەرنامەمان هەیە و لە ڕابردوودا بە دڵنیایەوە پرۆژێکی وا یاخود پێشنیازی ئاستایەکی بەو چەشنە لە قازانجی کەیسی ڕۆژنامە نووسان و بۆ ئەوەی جارێکی کە لێکۆڵینەوەی پێویست لە دۆسیەکانی شەهیدانی قەڵەم بکرێتەوە و بکەرانی شەهیدانی قەڵەم بە دادگایی بگەێنێت بە دیاری کراوی ئێمە ئەم پێشنیازی یاسایە هەم بەڵێنمانیاوە هەم خاوەنی بەڵێنی خۆشمان ئەبین و ئەیبین پەرلەمانی کوردستان و ئەو کات زۆرینە لە پەرلەمانی کوردستانە حکمی ئەوە ئەکات ئایا ئەم پێشنیازی یاسایە پەسەندکراو ئەبێت قبولکراو ئەبێت یاخود ڕەت ئەکرێتەوە بەڵام ئێمە لەسەر بەڵێنی خۆمان و لەسەر ڕێی خۆمان و لەسەر بەڕیاری خۆشمان بەردەوام ئەبین ڕەنگە بە ڕێکاری فعلی چونکە ئیشوکارەکانی پەرلەمانیش بە پێپەیڕێوی ناوخۆ دیاری کراوە ڕەنگە سنووردار بێت با بڵێن دەسەڵاتی پەرلەمانتاریش کە بتوانێت چۆن مامەڵە بکات بەڵام بە ڕێکاری کە ڕەنگە بە دوواداچوون یاخود زانیاری یاخود هەندێک وردەکاری لەسەر دۆسیەکان بە ئێمە گەشتی بێت بەڵام وەکو تیشکم خستوتە سەر ئێمە ئەمانەوێت بێجیاوازی ینی بۆ کۆی کەیسەکانی شەهیدانی قەڵەم پێشنیازی یاسایەک تەقدیم بکەین بۆ ئەوەی جارێکی کە لێکۆڵینەوەی پێویست لە دۆسیەکان یاخود لە مەلەفی ڕۆژنامە نووسان بکرێت بەداخەوە لە هەرێمی کورسانە ئەتوانین بڵێن مەلەفەکانی ڕۆژنامە نووسان بای ئەوە بۆ کە بتوانێت بکەری ڕاستەقینە بۆ هەرێکێک لە کەیسەکان بسەلمێنێت و بە سزا بگەێنێت بەڵام بە حکمی ئەوەی کە دەستی دەسەڵاتێکە کە بەداخەوە کۆنتترۆلی دادگا و یاساکانشی کردو بۆیە ئەم کەیسانە تاکو ئێستاکە بە نادیاری ماوەتەوە و هەر دەبینین لە کەیسی چی سەردەشت عوسمان و کاوە گەرمیانیش پێش ئەوەی جستەیان تیرۆر بکرێت کەرامەتیان تیرۆر کراواتە تۆمەتی تیرۆریست درایە پاڵ ئەم ڕۆژنامە نووسانە پاشان تیرۆرکران ئەمە ئەوە دەگەێنێت کە ئەم دەسەڵاتە بەڕاستی بە هەموو شێوازێک لەگەڵ ئەوەدایە کە دەنگی ئازادی خواست کرد بکرێتەوە چونکە ئەوان زۆر لە با بڵێن لە پەیامی لە ڕەئی و لە قەڵەمەکانی ڕۆژنامە نووسان دەترسن چونکە دەسەڵاتێکە پەڕاوپەڕ و نهڕۆ بۆ لە گەندەڵی لە نادادی
لە نایاسایی خۆی با بڵین کەیسەکانی ڕۆژنامەنووسان هەرێکێک لەم کەیسانە بۆ خۆی لە دادگاکانە بە ئێستاشەوە ڕەنگە حەوچینی خۆڵی زەرد و سووری لەسەر نیشتی بێت و ئەم کەیسانە وەکو ئیشارەتم خستوەتە سەری بای ئەوە نییە کە بڵین نەتوانرای بێت بسەلمێنێت بەڵکو هۆکاری نەسەلماندنی ئەم کەیسانە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی با بڵین کە دەسەڵات خۆی مەبەستی بۆ لەونکردنی بکەری تیرۆرکەرانی ڕۆژنامەنووسان بۆ ئەوەی ئەمە وەکو کارتێکی فشار لە بەرامبەر ڕۆژنامەنووسانی ئازادی خوازدا بەکار بهێنێت بۆ ئەوەی جارێکی کە هیچ ڕۆژنامەنووسێک نەتوانێت لە سەروی با بڵین ئەو سنوورە تۆتالیتاری کە دەسەڵات مەبەستێتی تەجاوز بکات من بۆیە دەڵێم تەجاوز مەبەست لەوەیە کە ئەگەر ڕۆژنامەنووسێکی ڕەخنەگر ئازادی خواز بێت و دژ بە دەسەڵات واقعەکان بجوڵێنێت مەلەفە گەندەڵەکان بجوڵێنێت ئەمە لەلایەن دەسەڵات بڤەیە و تەجاوزەوە ڕێکە پێدراونیە بۆیە هەموو ئەمانە ئێمە مەلەفیان هەیە لە دادگاکانەوە ڕەنگە چەندین جار ئەم مەلەفانە لە دادگادا لەلایەن دادوەرەکانەوە ڕۆشتوو بێت پاشان قەراری لەسەر دراوە و داخرا و هەرچەند لە لای ئازادی خوازان ئەم دۆسیانە دۆسیەکی داخراونین بەڵام بەداخەوە وەکو پێم وتن ئەم دۆسەیە لەلایەن دادگاکانەوە بە مەرام و بەمبەستی دەسەڵات داخراوە ئێمە جارێکی کە مەبەستمانە لە ڕێگای پرۆژە بڵین لە ڕێگای پێشنیازی یاساوە یاخود پێشنیازی بڕیارێکەوە بێت جارێکی کە ئەمە تەقدیم بکەینەوە بۆ ئەوەی مەبەستمان بێت جارێکی کە لێکۆڵینەوەی چڕتر و پێویستتر و باشتر و هەنگاوی جدیتر لە بەرامبەر کەیسەکانی ڕۆژنامەنووسان بگیرێتە بەرەوە جارێکی کە لێکۆڵنەوەی ورتر لەم دۆسیانەدا بگرێت بەو ئامانجەی ئینشاءڵڵا ئەم جاریان دەرفەتێک بێت بۆ ئەوەی کە بکوژانی ڕاستەقینە بۆ ڕای گشتی بسەلمێنێت و بە سزای یاسایی بگەێنێت.